To the British public who foot the bill, the system feels out of control and unfair. It feels that way because it is place. ئەمڕۆ زنجیرەیەک چاکسازی گەورە لە یاساکانی پەنابەری لە بەڕیتانیا ڕاگەنرا کە بە گەورەترین گۆڕانکاری لە سیستەمی پەنابەریدا لە 40 ساڵی ڕابردوو وەسف دەکرێت. ئەم بڕیارە نوێیانە کە لەلایەن شابانە مەحموود وەزیری ناوخۆی بەڕیتانیاوە ڕاگەنرا لە چەند خاڵێکی سەرەکیدا کۆ دەبنەوە کە بە ئامانجی کەمکردنەوەی گەشتە یاساییەکان و تونکردنەوەی سیستەمی پەنابەری داڕێژراون. خاڵە سەرەکیەکانی بڕیارە نوێیەکە کاتی کەمتر بۆ پەنابەران. ماوەی پێدانی مافی مانەوەی پەنابەران لە 5 ساڵەوە کورت دەکرێتەوە بۆ 2 ساڵ و نیو دوای ئەو ماوەیە بەردەوام پێداچوونەوە بۆ مافی مانەوەی پەنابەر دەکرێت. درێژکردنەوەی کاتی وەرگرتنی مافی نیشتەجێبوونی هەمیشەیی ئەو کەسانی بە شێوەیەکی نایاسایی دەگەنە بەڕیتانیا دەبێت 20 ساڵ چاوەڕێ بکەن پێش ئەوەی بتوانن داوای مافی نیشتەجێبوونی هەمیشەیی بکەن لە کاتێکدا پێشتر ئەم ماوەیە 5 ساڵ بوو. گۆڕینی مافی پەنابەری بۆ کاتی مافی پەنابەری دەبێتە مافی مانەوەی کاتی بۆ واتایە کە پەنابەران دەتوانن بۆ وڵاتی خۆیان بگەڕێک درێنەوە ئەگەر حکوومەت پێی وابێت گەڕانەوەیان سەلامەتە. ئەمە لە سیستمی دانیمارکیەوە وەرگیراوە. بڕیاری قەدەغەکردنی فیزا بەسەر ئەو وڵاتانان دەسەپێندرێت کە هاوکاری پێویست ناکەن لە وەرگرتنەوەی هاوڵاتیانی تاوانبار و کۆچبەرە نایاساییەکانیان کە بڕیاری دەرکردنیان هەیە بۆ نمونە ئەنگۆلا و نامیبیا و کۆماری دیموکراتی کۆنگۆ وەک یەکەمین وڵاتان ناویان هاتووە. ئەو سیاسەتە نوێیە بەگشتی ئاماژە بۆ دەکات کە سیستەمی پەنابەری زۆر تونتر دەکرێت و هەلی مانەوەی هەمیشەی بۆ ئەو کەسانەی بە شێوەیەکی نایاسایی دەگەنە بەڕیتانیا زۆر سەخت دەبێت. At the moment, our system is particularly generous compared to other countries in Europe, where after 5 years, you're effectively automatically settled in this country. We will change that so that the status you get when your claim is granted and you're accepted as a refugee is for 2.5 years, and which is renewable every 2.5 years, and you're on a much longer path to permanent settlement in this country of 20 years. So that is changing the way that we look at refugee status, and it is designed to prevent some of those pull factors, because what I also want to do alongside the changes that I'm making on reducing those pull factors is to create more safe and legal routes for people to come here legitimately at our invitation, which we believe is the best way to bring people over from danger abroad and help them settle in this country.